چاوەکانی نابینێت بەڵام خاوەنی دەنگێکی ئاڵتوونی ڕەسەنە و ماوەیەکە بۆتە ترندی سوۆسیال میدیا بە تایبەت تیکتۆک یادگار ناوخاسی 26 ساڵ تەمەنیەتی و لە منداڵیەوە عاشقی هونەر و مۆزیکە وەک کاری هەمیشەی خۆمان لە 1964 گەڕین بە دوای کاکە یادگار و مامۆستای موزیکەکەی و پەیوەندیمان پێوە کردن تا بزانین ئەم دەنگە جوان و تایبەتە چۆن دروست بوو. واللهی من لە تەمەنی منداڵیەوە حەزم لە میوزیکەکە ئەوەڵین سازێکە شڕۆم کە سازی پیانۆ بوو هەر لە لای خۆدێ مامۆستا کاوەی سوڵتانی و فێر بووم فێری پیانۆ بووم و بعدەن لە تێ ئەوەڵین جەلەسا پێمی وت کە ئەتوانی کیبۆرد کارکەی و ئستعدادەوەتە هەس کە توانی کیبۆردیش کارکەی بعد لە تەمەنی 8 ساڵگی و یعنی لە کلاسی دووە من توانیم ئێمە خزمەت مامۆستا کاوەی سوڵتانی و کیبۆرد فێر بم ئێستاش کە کیبۆرد فێر بووگم. یادگار گۆرانی فۆلکلۆرەکانی وەک حەسەن زیرەک و حەمەی ماملێ و چەندین هونەرمەندی تر دەڵێتەوە هەر ڤیدیۆیەکیشی بڵاو دەبێتەوە دەنگدانەوەیەکی زۆر بە دوای خۆیدا دەهێنێت. صاحبي ما ناديني مروديني هذا من صاحبي ما خالق امين یادگار لە کلاسی یەکە و ابتداییە و لەگەڵ دایکی بەڕێزی هات بۆ ئستودیۆ ئەوە ئاموزشکاوە شڕۆ بە پیانۆ و کیبۆردی کرد لەلای من و عەلاقەیەک زۆری بە موسیقای کوردی و ئێرانی بووە تەمرینی مستەمەڕی بووە تا ئەلعان کە خەریکە کارەکەات. ئەوەیە نازانم کە یادگار چۆن هاتە لای من و چۆن منی پەیا کرد بەڵام ئەو شتە ئەزانم کە کار تەک یادگارە زۆر عشقا بەڕاستی یادگار یەکێ لە کەسگەلێکە کە عشقی لە دڵیا کە کەم گۆرانی بێژێ من دیگمە کە بیبێت و ئەو عشقەکە لە دڵیا هەز ئەم دوو چاوەکە نابینێت فرێ تەمەرکۆز و تەوەجۆی هاتکەبان گۆرانی لێدان سازەکەی و پیشرەفت و تەرەقی کە لە ناو کارەکەیە هەست و بەڕاستی بۆ من قورس و زەحمەت نەبوو جیا لە عشق و خۆشەویستی یادگار من و یادگار هەر کارمان کردووە و حاڵم لەگەڵ یادگار زۆر خاسەوە زۆر باشە چۆن ئەنێرژیکی موسبەتی بانی هەیە. جا هەر ئەوەش نییە موزیسیانێکی بە تواناچە